خۆشویستان وەکو ئاماژەمان پێکرد لە تەوریەکەمی پرۆگرامەکەدا باس لە بە کللتوری کردنی بوونی کتێبخانە لە مەڵەکاندا دەکەین گفتوگوێن بابەتە لەگەڵ کاک تاریق کارێزەیی نووسەر و ڕووناکبێر دەکەین کە ڕاستەخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان ئامادەیە کاک تاریق سڵاو لێبێ و بەیانێتی باش سپاس بۆی لەگەڵمان بەشدارین سەرەتا با لەوە دەست پێ بکەین ئەو کتێبخانە جوانەی لە دوای تۆوە هەیە باسێکی ئەو کتێبخانەمان بۆ بکە. هەڵبەت من لە تەمەنیشی زوودا خولیای دنیای کتێب بووم. سەردەمێک کە ئەم خوێند ڕۆژانەکەی خۆم هەموو کۆ کردەوە بە کتێبمەدا. وردە وردە خولیای خوێندنەوە گەشەی کرد، حەزم ئەکرد ئەرشیڤ بۆ هەموو چاپەمەنیەکی کوردی دابنێم. دوجار لە دنیای خوێندنەوە چوون بەرەو نووسینیانی ئەوەی وای کرد کە من لە ساڵی 1970 خولیای خوێندنەوە بم. چێژی خوێندنەوەیە ئەو سوودەیە کە کتێب و کە چاپەمەنی لە گۆڤار و ڕۆژنامە و هەمە جۆر چاپەمەنی بە مرۆڤی دەگەیەنێ. من چێژێکی زۆرم باڵین لە دنیای خوێندنەوە وەرگرت بۆیە خولیای ئەو دنیاە بووم. ئەمە 47 ساڵە من بەردەوام لەگەڵ جیهانی کتێبم. ئەم کتێبخانەیەش بۆیە دامەزراندووە بۆ ئەوەی زۆرترین هەواداری کتێب دۆستانی کتێب خوێنەران بە دەوری خۆما کۆ بکەمەوە و خەڵکیش هەن بدەم کە خوێندنەوە کارێکی بەسوودە، کارێکی چێژبەخشە، کارێکی زانستیە پەرە بە توانەکانی مرۆڤەدا ڕێژیانی بۆ دەکاتەوە، ئاسوودەیی پێدەبەخشی و کۆمەڵێ چەمچی زۆر بەڕاستی مرۆڤ دەتوانێت لە ڕێی خوێندنەوەوە کارێکڵینە سەر هەموو ئەوانە. بەڵام با پرسیار بکەم تا ئێستا ئەزانی چەند کتێب لە کتێبخانەکەدا هەیە یان هەر کتێبە خوێنیتەوە هەر لەگەڵ یەکۆیەکەیتەوە؟ من و کتێب دوانێکین لێکدا ناپەڕێن. تەبعی زۆر جار لەبەرەوەی کە جێیەکی شایستە و شیاوم نەبووە زۆر کتێب و چاپەمەنیم فەوتاوە، یعنی ڕۆژنامەی زۆر، گۆڤاری زۆر، کتێبی زۆر لەبەر بێجێیی. هەڵبەت ماڵ نابێتە کتێبخانە، یعنی یەکێ لە کێشەکانی ئەو کەسانەی کە کتێب دۆستن یا حەز بە خوێندنەوەکەن جێیە، یعنی تۆ ماڵ دوجار نابێتە کتێبخانە. کتێب و معریفەش سنووری نییە، تۆ بەردەوام پێویستت بە کتێبە. بۆیە دوجار بیرم لەوە کردەوە کە من ماڵ و کتێبخانەکەم لێک جیا بکەمەوە. هەرسام چیم کرد خانوویەکی دوو نهۆمیم دروست کرد، نهۆمی خوارەوەم تایبەت کرد بە کتێبخانەکە. لە 2015 تەبعی من کتێبخانەکەم بە شێوەیەکی گشتی کردەوە وەکو یەکەم کتێبخانەی ئەهلی و گشتی لە سەرانسەری کوردستاندا. ئەم کتێبخانەیە سەرەتا بە 5,000 کتێب دەستم پێ کرد، ئێستا گەیشتۆتە 15,000 کتێب. تەبعی خەڵکێکی زۆر کتێب کە ئەزانن کتێبەکان لە سوودی گشتیدای، خەڵکێکی زۆر کتێب پێشکەش بە کتێبخانەکە دەکات. جگەی لەوەی کە من ماگانە لە بودجەی خۆم لە داهاتی خۆم بەڕەپارێ تەرخانەکەم بەردەوام کتێب دەکڕم، هەم بۆ خۆم وەکو خوێنەرێک وەکو نووسەرێک، هەمیش بۆ ئەو کەسانەی کە سەردانی کتێبخانەکە دەکەن هەستەکەم گوێیان لێ ڕادەگرم حەزیان بە چ جۆرە کتێبێک بێ، گەشە پێدانی مرۆیی بێ، ڕۆمان بێ، شەعر بێ، زانست بێ، ئەو شتانەی کە ئەو هەوادارانی خوێندنەوە کە ڕوو لە کتێبخانەکە دەکەن ئەم جۆرە کتێبانە دەکڕم. ماگانە ینی دەوری ڕەنگە 40-50 کتێبێک خۆم ئەیکڕم، جگەلەوەی کە دیارەکی زۆری بۆ کتێبخانەکە دێ. وەکو وتیشم ئێستا کۆ بە کۆ 15,000 کتێب لە کتێبخانەکەدا هەیە جگە لە ڕۆژنامە و گۆڤار. زۆر باشە کاک تاریق. زۆرجا باپیرانمان دەبینی نەخوت ئەو کەسانی کە لە ئێستادا کتێبخانە لە ماڵەکانیاندا هەیە بە پەنجەی دەست دەژمێردرێن، ژمارەیەکی زۆر کە من زیاتر لە کۆندا ئەم شتە باو بۆ کە لە نێو ماڵەکاندا کتێبێکی زۆر هەڵگیراوە خوێندراوەتەوە و تا ئێستاش بۆ نەوەکان ماونەتەوە، کتێبی کۆنکۆنن هەمویان. پێت وایە لە ئێستادا تا چنێک ئەم کللتورە کە هەبوونی کتێبخانەیە لە ماڵەوەدا کەمی کردووە لە لاوازبووندایە؟ ڕەنگە من لەوەدا لەگەڵ جنابتە هاوڕانە بم، ینی ئەگەر سەرنجی چاپەمەنی کوردی بدەیت تەبعی ئێمە لە سەرەتای هەفتاکانەوە کەوتینە ناو دنیای کتێبەوە. لە ساڵی 1970 با بڵین هەتا ئەگەیتە ساڵی ڕاپەڕین لە ماوەی 20 ساڵە 21 ساڵە ساڵانە کتێبی کوردی کە بە زۆری لە شاری بەغدا چاپەکرا لەم بەشەی کوردستانە لە نێوان 75 کتێب 75 ناونیشانە کتێب هەتا 125 ناونیشانی کتێب، ینی لەو ژمارەیە تێپەڕی ناکرد. بەڵام ئێستا ئەگە تۆ سەرنج بدەیت ساڵانە لە بەس لە بەشی باشووری کوردستانە نزیکەی 5,000 ناونیشانی کتێب چاپ و بڵاوەکرێتەوە. سەرباری ئەوە تەبعی تۆ مەسەن پێش 40 ساڵ لە شاری سلێمانیا 4 کتێبخانە هەبووە، لە شاری هەولێرە 4 کتێبخانە هەبووە. مەبەسم لە کتێبخانە شوێنی کتێب فرۆشتن.
لە شاری کەرکووکە ژمارەکە 2 قات و 3 قات بۆ بە حکمیەوەی کە ئەو کات شاری کەرکووک لە دوو شارەکەی تری کوردستان گەورەتر بووە. بەڵام ئێستا تۆ سەیری سلێمانی کە یا سەیری هەولێر کە بەدەیان کتێبخانە هەیە، بەدەیان ڕۆژانە کتێبی تازەی کوردی دەردەچێت. بەڵام هەمیشە مرۆڤ وێنەی ڕابردووی لا جوانترە. من پێم وایە ئێستا ژمارەی خوێنەران زیاتری کردووە، خەڵک زیاتر هۆگری کتێبخانەیە، هۆگری کتێب خوێندنەوەیە. بەڵام یەک شت هەیە، ڕەنگە ئێمە نەمانتوانی بێ ژینگەی خوێندنەوە بسازێنین، چونکە زۆر گرنگە. کتێبخانە پێویستە لە نزیکی خوێنەرانی بێ، لە نزیک خەڵک بێ. خەڵک هەیە هۆگری خوێندنەوەیە، بەڵام کە کتێبی دەست نەکەوێت دواتر وردە ئەو خولیا و هۆگری تێدا خامۆشە بێ. بۆیە زۆر گرنگە مەسەن لە هەموو گەڕەکێکە، لە هەموو کوچیەکە، لە هەموو کارگەیەکە، لە هەموو شوێنکارێکە کتێب هەبێ، بۆ ئەوەی هەر کاتێ مرۆڤ دەرفەتی هەبوو یا کاتی پشووی هەبوو دەست بۆ کتێب ببا و دەست بە خوێندنەوەی کتێبکە. اینجا چ کتێب بێ، چ ڕۆژنامە بێ، چ گۆڤار بێ. بێگومان ئێستا معریفەی ئەلکترۆنیش دەوریی باڵای بینیوە کە تۆ ئەتوانی لەناو ئۆتۆمبیلەکەتە مۆبایلێکی زیرەکت بەدەستەوە بێ، چەند کتێب، چەند ڕۆژنامە، چەند ماڵپەڕ هەڵدەیتەوە و بێخوێنیتەوە. من پێم وایە ئێستا بواری خوێندنەوە زۆر لە جاران فراوانتر بووە، خەڵکی خوێنەری زیاتر بووە، بەڵام هێشتا لە وڵاتی ئێمەدا خوێندنەوە نەبووە بە کللتور. خۆی پێویستە لە هەموو ماڵێکا کتێب هەبێت. باشە کاکتارق، چۆن بیکەین بە کللتور، تەنانەت وەکو خوێندنەوە لە نێو کۆمەڵگەی خۆماندا بکەین بە کللتور، چۆن گەنجەکانمان، چۆن منداڵەکان هان بدەین بۆ ئەوەی زیاتر خولیای خوێندنەوە بن و ببین بە کۆمەڵگەیەکی تەواو خوێنەر، هاوشێوەی بەشێک لە وڵاتانی تر. اینجا بە بڕوای من بەڵێ، من پێم وایە ئەمە بەرپرسیارەتێکی گشتیە، یعنی هەم خێزان ئەبێ دەوری تێدا ببینێ دایک و باوک کتێب بۆ منداڵەکانیان دەستە بەرکەن، هانیان بدەن، هەم لە قوتابخانەدا مامۆستایان ڕۆڵێکی ڕێنماییکەر ببینن، لە هەموو خوێندنگێکە کتێبخانەمان هەبێ، هەم لە ناو فەرمانگەکانە مەسەلەن تۆ شوێنی کتێب خوێندنەوەت هەبێ، هەم پێویستە لە هەموو گەڕەکێک، من ناڵێم لە هەموو کوچە و کۆڵانێک، لە هەموو گەڕەکێکە کتێبخانەیەکی گشتی هەبێ، لە هەموو بازارێکە پێویستە شوێنێکی کتێب فرۆشی و ڕۆژنامەگەری، ڕۆژنامە فرۆشی و چاپەمەنی فرۆشی هەبێ. ئەو کاتکەوامان کرد، یعنی با بڵین من باوەکو حەزم لە کاڵایەک بێ، بەڵام ئەگە هاتوو لە بەردەستمان نەبوو من بێگومان ناتوانم بیکڕم. بۆیە بە بڕوای من دەستەبەرکردنی ژینگەی خوێندنەوە، دەستەبەرکردنی ژینگەی بە کللتورکردنی خوێندنەوە زۆر گرنگە. هەتا ئێستا ئێمە لەو ڕۆوە، یعنی ناڵم کارمان نەکردووە، بێگومان کارمان کردووە، چونکە گەشەکردن و بژانەوەیکی زۆر لە ئاستی چاپەمەنیدا، لە ئاستی خوێندنەوەدا، لە ئاستی کوالیتی ئەو کتێبانەی کە چاپەکرێنەوە، چ لە ڕووی ناوەڕۆکەوە، چ لە ڕووی با بڵێن فۆرمەوە، گەشەکردێکی زۆر لە باری کللتوری لە کوردستانە دروست بووە، بەڵام هێشتا ژینگەکەمان بە تەواوی ساز نییە. ئێستا ئەم کتێبخانەیە کە کتێبخانەی کارێزە، من کە تاریخ کارێزیم بەڕێوەبەری ئەو کتێبخانەیەم، سیستەمی کارکردن لێرە چۆنە، هەر کەسێک کە هاتە ژوورەوە وەکو خاوەنی کتێبخانەکە و وام ساز کردو خۆی ڕەفتار بکە، ئەمە بەڕاستی ژینگەیەکی دروست کردووە. بۆ نمونە ئێستا لەم کۆڵانەی ئێمەدا کەس نییە نەبوو بێتە دۆستی کتێب، منداڵ هەیە هێشتا نەچۆتە بەر خوێندن بۆ بە دۆستی کتێب، بە تەمەنەکان نێر مێ گەورە بچوو کەم ڕوو لە کتێبخانەکە دەکەن، تەبعی لە کوچە و کۆڵانەکانی دەوروبەری ژمارەیەکی زۆر خەڵک ڕوو لە کتێبخانەکە دەکا. بەڵام لە گریمانێکدا ئەگەر ئەم کتێبخانەیە لێرە نەبوایە، سێریکەی بەدەیان کەس لە چێش و چێژە لە سوودی خوێندنەوە بێبەشە بوون. کەواتە ئێمە پێویستمان بەوەیە لە هەموو ئاستەکانە، تەنانەت میدیا ڕاگەیاندن مەسەن کار بۆ ئەوە بکەین کە خوێندنەوە بکەین بە کولتور. مەسەن تۆ درامایە دەرکە باسی ئەوکە کە چەند گرنگە مرۆڤ بخوێنێتەوە، مرۆڤ ئەگە خوێندنەوە خوێنەر بوو چەند سوودی پێدەگا، شانۆگەریەک، ڕیپۆرتاجێکی ڕۆژنامەوانی، راپۆرتێکی با بڵین میدیای بینرا و بیسترا و لە هەموو کەناڵەکانە ئێمە کار بۆ ئەوە بکەین خوێندنەوە، سوودی خوێندنەوە، گرنگی خوێندنەوە بۆ مرۆڤ، بۆ گەشەپێدانی مرۆڤ چەند گرنگە. هەموو ئەو شتانەوە ئەکەن کە هەنگاو بەرەو ئەوە بنین خوێندنەوە ببێتە کللتور لە لای ئێمە. زۆر باشە کاکتارق. لە شوێنە گشتەکاندا وەکو نەخۆشخانەکان وەکو فەرمانگە حکوومەکان تا چۆنە گرینگە کتێبخانەیەکی ئەگەر بچووکی شەبێ، ئەگەر تەنها گۆڤار و ڕۆژنامەش بێت بۆ ئەو هاوڵاتیانی سەردانی ئەو فەرمانگانە دەکەن دابنرێت بۆی ئەو ماوەی کە لە چاوەڕوانیە بەسەری دەبن بە فیرۆ نەچێت هیچ نەبێ کتێبێک خوێندنەوە، کتێبێک سەرنجی ئەوان ڕاکێشێت و دواتر ئەوانیش بن بە دۆستی خوێندنەوە. جا تەبعی هەن من لەو ڕۆوە خۆم ئەزمونێکم هەیە، من فەرمانبەری تا ئێستا فەرمانبەری حکوومەت یاریێمم، هەمیشە من لە هەر شوێنێ بوو بێم کتێب دۆستم بووە، لە هەر فەرمانگەیەکە من دەوامم کرد بێ، سەیرێکی ژمارەیەکی زۆر کتێبم لە دەوری خۆم کۆ کردوێتەوە.
کۆمەڵێ فەرمانبەر هاتوون کتێبیان لە من خواستووە ینی سەیرەکەی جاریوە هەبووە ڕەنگە هەتا 10-12-20 فەرمانبەر هاتوون بەردەوام کتێبیان لە من خواستووە ئەگەر لە لای خۆم لە فەرمانگە ژوورەکەی خۆم نەبوو بێ لە کتێبخانەکەی ماڵەوە بۆم هێناون ئەوەی جەنابەت دەی فەرمی زۆر کارێکی گرنگە ئێمە پێویستە کتێبخانەمان لە هەموو شوێنەکە هەبێ بە تایبەتی لە فەرمانگەکانە تۆ مەسەن پرزگەیەکت هەیە فەرمان بە مراجعە دێ چاوەڕێی ئەوەیە کە کارەکەی تەواو بێ زۆر نیو سعاتێ لەوێ ئەبێ زۆر گرنگە چاپەمەنی لەبەردەسا بێ کە لەبەردەسا بوو ینی بەڕاستی مرۆڤ هەمیشە خولیای شتە ینی جم و جۆڵەکە ئێمە بوونەوەری زیندوین بەرەو شتەکان ئەچین کە کتێب هەبوو من دەسی بۆە بم لاپەڕێ دەخوێنمەوە و دوو لاپەڕا خوێنەوە و من خوێنمەوە ئەوەی تەنیشتم لاسایی منەکاتەوە وای لێدێ وردە ئەم کارکردنە ئەبێتە نەریت ینی بۆ نمونە ئێستا زۆر خۆی خراپ هەیە با بڵێن نێرگە لە کێشان من سەردەمێ بیرم دێت لە هەموو شارەکانی کوردستانە نێرگە لە نەبووە بەڵام کاتێ ژینگەی نێرگە لە کێشان دروست بوو فرۆشگای گەورە بۆ فرۆشتنی نێرگەلە دروست بوو گازینە و کافتریا کرایەوە نێرگەلەی تێدا چێشرا سەیرەکەی ژمارەیەکی زۆری گەنجەکانمان ئێستا نێرگەلە دەچێشن کە لە بنەڕەتدا نێرگە لە کێشان کاری پیرەمێردەکانە من خۆم لە بەغدا کاتی خۆیان بینی لە چایخانەیەکە سێ نێرگە لە دانرا ئەویش نەک لە هەموو چایخانێکە بەڵام ئێستا سەیرەکەی ئەوە بۆی بە کلتور و نێرگەلە چۆتە ماڵان باشە بۆ نێرگەلەکە زیانی بۆ مرۆڤ هەیە ئەکرێ ببێتە کلتور بۆچی خوێندنەوە ناکرێ ببێتە کلتور ئێمە پێویستە لە بازاڕەکانمان لە شارەکانمان لە هەموو شار و شارۆچکەیەکە ئێمە کتێبخانە بکەینەوە ئێمە کار بۆ ئەو بکەین ژینگەی خوێندنەوە ژینگەی کللتوری خوێندنەوە دروستکەین ئەو کات بێگومان خەڵکی ئێمەش زیرەکن یانی بەڕاستی ملەتی ئێمە میلەتێکی زیندووە میلەتێکە حەز بە گەشەکردنەکە حەز بە پێشکەوتنەکە حەز بەواکە هەمیشە لە پێشەوەی میلەتان بێ بەڵام زۆر گرنگە زمینە سازی گرنگە ژینگە زۆر گرنگە زۆر باشە کاکتارە هەندێک جار لە ماڵەکاندا هەندێک ڕەفەت دەبینین چەند کتێبێکی چۆن بڵێ تەنها بۆ جوانکاری لە ماڵەکاندا بەکاردەهێنرێت کتێب تەنها بۆ جوانکاری لە ماڵەکاندا بەکاردێنرێت هەندێک کتێب بە زمانی جیاواز دێنن کە خۆشیان لی تێناگەن بەڵام بۆ جوانکاری ماڵەکانیان بەکاری دێنن و کتێبخانەیەکی بچووکی لە دروست دەکەن تۆ سەبارەت بەمە دەڵێ چی ئایا گونجاوە تۆ کتێبێک بینیت لە ماڵەکەدا داینی تەنها بە مەبەستی جوانکاری تەبعی ئەوە شتێکی کەشم بەبیر دێنێتەوە ینی من بۆچی ئەم کتێبخانەیەم کردە کتێبخانەیەکی گشتی ئێمە زۆر کەس هەیە کتێبخانەی زۆر گەورەی هەیە لە ماڵا سەیرەکەی ڕێ نادا یەک کەس سوود لە کتێبەکان ببینێ باشە گریمانەکە کەسێک 2000 کتێبی لە ماڵەوە هەبوو ئەگەر دەرگای لە ژووری کتێبخانەکە قەپات کرد ئەو کتێبانە هەبنیانە بن سوودیان هەیە بە هەمان شێوەی کەسێک کە ئەچێ کتێب ئەکڕێ بەس بۆ دیکۆر لە ماڵەوەدایەنێ بە بڕوای منیانی هەبوونی کتێب لە ماڵە ئەگەر بۆ دیکۆریش بێ هەر سوود بەخشە چونکە بۆ تۆ ڕاستە ئیمڕۆ ئەو کەسێک کە کتێبەکانی بۆ دیکۆر و بۆ جوانی کڕیوە ئەمە ڕەنگە ئیمڕۆ وەکو دیکۆر سوودی لێ ببینێ بەڵام ڕەنگە منداڵەکەی ڕەنگە میوانەکەی ڕەنگە کەسێکی کە دێتە لای ڕەنگە خێزانەکەی ڕۆژە لە ڕۆژان خولیای کتێب بێ و دەست بۆ کتێبەکان ببا و دەست بە خوێندنەوەیانکە هەبوونی کتێب لە نەبوونی چاکترە بخوێنرێتەوە یان نەخوێنرێتەوە هەبوونی چاکترە چونکە هەبوونی کتێب واتە هەبوونی زمینەی خوێندنەوە اینجا ڕەنگە ئەم چرکە ساتە زمینەی خوێندنەوە نەبێ بەڵام لەبەرەوەی کە کتێبەکە هەیە لەبەرەوەی گۆڤار هەیە لەبەرەوەی ڕۆژنامە هەیە لە هەر چرکە ساتێکە مرۆڤێک حەز و خلوای خوێندنەوەی هەبوو ئەتوانێت دەست بۆ کتێبەکە بە باو بخوێنێتەوە وەکو چۆن من ئەسمە چێشتخانەیەک ئەگە خواردن حاضر نەبوو چی بخۆم بەڵام ئەگە چوومە چێشتخانەیە ئێمە سێ کەسێکی نەچێشتخانە ڕەنگە یەکێکمان برسی بێ دوانمان برسیم نەبێ ئەمانەی کە برسیان نیە داوای خواردن ناکەن بەڵام من کە برسیم داوای خواردنەکەکەم دروست وایە پێویستە بە بڕوای من لە هەموو ماڵێکە کتێب هەبێ باوەکو بۆ دیکۆریش بێ ئەگەر ڕێمەوە سەرخاڵ یەکەم کە من ئاماژەم پێدا بەداخەوە زۆر نووسەر هەیە ینی کۆمەڵی کتێبی زۆر کۆوەکەنەوە هەتا ئەو ڕۆژەی ژیان بەجێ دێڵن سەیرەکەی ئەو کتێبە داخەن کتێبخانەکانیان دوای ئەوەی کە کۆچی دواییش دەکەن بەڕاستینەوەکانیان شەق لەو کللتورە هەڵەدەن یا ئەچن ئەیفرۆشن یا ئەچن مەسەن زایی دەکەن یا ڕەنگە هەر لە ژوورەوە بمێنێتەوە و ئەو کتێبانە خۆیان دابڕزێن گرنگە من بە بڕوای من پەیوەندیەک لە بینی خوێنەر لە بینی خەڵک و کتێبا دروست بکەین زمینەیەک بۆ ئەوە دروستکەین ئەو کۆنتاکتە ئەو پەیوەندیە لە بینی خوێنەر خەڵک و کتێبا دروست بکەین زمینە سازی بکەین لە هەموو بوارەکانە یعنی با لە هەموو کۆڵانێکە ئێمە کتێبخانێکی
زۆر باشە کاکتارق هیچمان هەبێ باڵێن سەفەرمان بەردەوام هەبێ بین لە باسکردن لە کتێبی سەر تێدا خێزان دابنێ. کاکتارق با باسی ئەو بکەین زۆر جا لە وڵاتانی دەرەوە دەبینین منداڵەکان لە تەمەنێکی کەمەوە چیرۆکی درێژیان بۆ دەخوێنرێتەوە لەگەڵ ئەوەدا دەخەون. هەروەها لەگەڵ ئەمەدا دایکان و باوکان لە ماڵەوە کتێب دەخوێنەوە لە پێشچاوی منداڵەکانیاندا تا چونە گرنگە خێزان ڕەچاوی ئەم دوو خاڵە بکە بۆ ئەوەی منداڵەکەی ببێت بە دۆستی کتێب. بێگومان ئەوە بە بڕوای من شتێکی زۆر گرنگە. هەڵبەت ئێمە وەکو میلەت ئەگە بگەڕێتەوە سەر باب و باپیرانمان کلتوری چیرۆک جێڕانەوە حەکایەت جێڕانەوە زۆر باو بووە. ئێمە پیرەکانمان پیرەمێردەکانمان باوکمان باپیرمان نەنگمان چیرۆکیان بۆ دەوروبەرەکەیانە جێڕایەوە. چیرۆکی منداڵان لە ناو فلکلۆری کوردیدا هەبووە هەر هەمووشی پەیامێکی پەروەردەیی تێدا بووە. بەڵام بێگومان ئەم سەردەما نمرۆڤ وەکو جاران با بڵێن مێشتی با بڵێن بواری ئەوەی هەیە کە چیرۆک لەبەر بکە و حکایەت بجێڕێتەوە ئیستا زیاتر معریفە چوەتە سەر کاغەزیا بۆتە معریفێکی ئەلکترۆنی. بە بڕوای من دەکرێت ئەم کلتورە لە ناو خۆمان زیندووکەینەوە لەمەدا لاسایی نەتەوە پێشکەوتەکان بکەینەوە. هەموو دایک و باوکێک ئێواران مەسەلەن منداڵەکە ئەمەندە با بڵێن خەریکی یاری ئەتایی و مۆبایل و ئەم شتانە نەبێ. ئەمەش با بکە بەڵێ پێویستە چونکە ئەمەش بەشێکە لە تەکنیک و لە دەرهاویشتەکانی سەردەم من لەگەڵەوە دانیم تۆ منداڵ 100% داببڕی نەخێر بواری بدە بە هەندێک یاریکە بەڵام دوای ئەوەی کە یاری دەکا تۆ بەرنامێکی بۆ دانی هەموو شەوێک چیرۆکێکی بۆ بجێڕیتەوە. بێگومان ئەمە ڕۆڵێکی زۆر گەورەی دەبێت. وای لێدێ ئەو منداڵە خولیای بیستنی چیرۆک و جێڕانەوە دەبێت کە خولیاکە بوو ڕۆژێ دادێ ئەچێتە بەرخوێندن دواتر توانای خوێندنەوەی دەبێت. بەرەبەرەوای لێدێ مەسەلەن تۆ ئەتوانی ڕێنمایی کەی کوڕەکەم ئەم کتێبەشتی خۆشی تێدایە جارێ دو جار دروست وەکو مەشقا یعنی خوێندنەوەش کارێکی با بڵین ئاسان نییە ئەمیش ئەبێتەوە مەشقی بۆ بکەی وەکو چۆن وەرزشوانێک ینی بەردەوام مەشقەکە بۆ ئەوی توانای جەستەی و لیاقەی خۆی بەرز کاتەوە بتوانێت یاری بکە بە هەمان شێوە بە بڕوای من خوێندنەوەش پێویستی بە مەشقی بەردەوام هەیە لە خێزانەوە دەست پێ دەکات. پرسیارەکەی جەناب زۆر جوانە زۆر جوان بوو. بڵێ فەرموو کاکتارق. بەڵێ پرسیارەکەی جەناب زۆر جوان بوو یعنی ئێمە پێویستە لە خێزانەوە دەست پێ بکەین. خێزان یەکە بنچینەی دروستکردنی کەسایەتی مرۆڤە بە تایبەتی کە ئێمە وەکو زانایانی دەروون ناسیاڵێن ینی کەسایەتی منداڵ لە تەمەنی 1 ساڵی تا 6 ساڵی دروست دەبێت. کۆمەڵی خەسڵەتی بۆ ماوەی تێدایە کۆمەڵی شتیش هەیە 150 کەسایەتەکەی بۆ ماوەیە 150شی لە دەوروبەر. بەڵێ کاکتارق کاکتارق ئەگەر گوێبیستی منی دەمەوێت پرسیاری دواتر بکەم لە دوای خێزان قۆناغێکی ترە ئەویش قۆناغی خوێندنە قۆناغی قوتابخانەکانە زۆر جا لە قوتابخانەکاندا دەبینین کتێبخانەیەکی گەورە هەیە بەڵام کلیلێک لە دەرگاکەی دراوە بەڕووی خوێندکاراندا ناکرێتەوە لە کاتێکدا ژمارێکی زۆر لە کتێبیشی تێدایە یاخود ماوەی پشووی خوێندکارەکان هێندەکەمە کە ناتوانن فریای کتێب خوێندنەوە بکەون. پێت وایە کە شتێکی گونجاو بێ ئەگەر لە هەفتەکەدا یەک ڕۆژیش بێ بۆ خوێندکاران دابین بکرێت کتێبێکیان پێ بدرێت بیخوێنەوە و دواتر ڕاو سەرنج خوێن لەسەر کتێبەکە بخەنە ڕوو بۆ ئەوەی خولیای خوێندنەوە لایەن دروست بێت بۆ ئەوەی شتێک بێت هانیان بدات ئەگەر وەکو مەنهەجیش بێت لایەن خۆشەویست بکرێت بۆ ئەوەی ببن بە دۆستی کتێب. من ناشارمەوە من وەکو خوێنەرێک با بڵێن لە ساڵی 1960 کە چوومە بەرخوێندن ئێمە لە قوتابخانەکەمانە کتێبخانە هەبوو لە وانەی زمانە ئێمەیان ئەبردە کتێبخانەکە لەوێ سەیری دیمەنێکی سیر بوو کۆمەڵی زۆر کتێبمانە بینی ئەو کتێبانە نەبوو کە پرۆگرامی خوێندنی ئێمە بوو مێزدانرا بوو کۆمەڵی زۆر گۆڤار تەبی ئەو سەردەم گۆڤارەکان عەرەبی بوون چاپەمەنی کوردی زۆر کەم بوو سەیرت دەکرد سیناریۆی چیرۆکەکان بوێنە و بە ڕستە نووسراوەتەوە ئەم شتە زۆر سەرنجی ڕاکێشە من نەتوانم بڵێم یەکەمین خولیابوونم بخوێندنەوە لە قوتابخانەوە دەستی پێکرد بێگومان هەبوونی کتێبخانە لە هەموو قوتابخانێکە زۆر گرنگە لەوەش گرنگتر تۆ بەرنامەیەکت هەبێ پێویستە ئیدارەی قوتابخانەکان کار بەوە بکەن هەموو دەرسێکی وانەی زمانی کوردی قوتابیان ببەنە قوتابخانە ببەنە کتێبخانەکە لەوێ مامۆستا ڕۆڵی ڕێنمایی کرد ببینێ لەوەش گرنگتر ئەوەیە کە هەموو مانگێک کتێبێک بەسەر قوتابیەکانە دابشکە پێیان بڵێ بڕۆ هەفتەی لات بێ پاشێنانەوەی لی بپرسێ مامۆستاکە من دڵنیام ئەم پرۆسەیە هەنگاوێکی زۆر گرنگی ئەبێ
واکە دۆستایەتیەک ئاشنایەتیەک لە بینی ئەم گەنجانە ئەم منداڵانە کە لە تەمەنی خوێندنان و کتێبا دروست بێ ئەو کات کە تۆ پەیوەندیەکە دروست کرد من پێم وایە ڕۆژ بە ڕۆژ زیاتر گەشاکە لەم ڕۆوە بەداخەوە تەبی ئەو گۆڕانکاریانەی کە بەسەر وڵاتی ئێمەدا هات کۆمەڵێ شەڕی ئێران شەڕی ناوخۆ کۆمەڵێ با بڵین ململانەی کورد و بەغدا هەموو ئەو شتانە کاری کردە سەر سیستەمی پەروەردە لە تێکڕای وڵاتی ئەمە دوجار با بڵین ئەم پەتای کۆرۆنایە کە هات بەڵام دەکری ئێمە سەر لە نوێ دەست پێ بکەینەوە بە تایبەتی کە ئێستا شکر بۆخوا چاپەمەنی منداڵان یەکجار زۆرە لە کوردستان بە کوالیتیی زۆر باش چاپەکرێ هەمووی وێنەی ڕەنگا و ڕەنگە بابەتی پەروەردەیی زۆر چاچی تێدایە چاپەمەنیەکی زۆری منداڵان هەیە سەردەمێ ئێمە دەوری 15 گۆڤاری منداڵانمان هەبوو هەموو ئەمانە بەڕاستی زەخیرەیەکی زۆر زۆر گرنگن ئەکرێ بەڕێوەبەرایەتی پەروەردەی شارەکان جەخت بکەنە سەر بەڕێوەبەری قوتابخانەکان کە بەرنامە دابنێن کە بایەخ بەوە بدەن پەیوەندیەک لە بینی کتێب و قوتابیدا دروستکەن دوجار ئەمە ڕێ بۆ ئەو خۆشەکە کللتوری خوێندنەوە دروست بێ زۆر باشە کاکتارق هەندێک جار دەبینین کەسانێک دایانەوێت دەست بە کتێب خوێندنەوە بکەن بەڵام نازانن چی ناوەڕۆکی کتێب زیاتر سەرنجیان ڕات دەکێشێت وا دەکات کە سەرەتاکەیان خوێندەوە تا کۆتاییش بەردەوام بن پێت وایە چ جۆرە کتێبێک گونجاوە بۆ ئەوی ببێت بەدەستپێکی خوێندنەوەی کەسێک بۆ نمونە کەسێک دەست بە خوێندنەوە دەکات لە چ جۆرە کتێبێکەوە لە چ جۆرە ناوەڕۆکێکەوە دەست پێ بکات گونجاو بۆ ئەوەی کتێبی لا خۆشەویست بێت ئەکرێت یەکسەر پشتەسەر کتێبێکی زانستی کە تۆ پێشتر بۆ لە کتێب خوێندنەوەدا و ناتوانی بباشی لە هەندێک شت تێبگەیت تەبی حەزەکەم ئەمەش لە ئەزمموی خۆم شتێکتان بۆ بجێڕمەوە ئەلێرە کە کتێبخانەیەکی گشتیە کتێبخانەی کارێ زۆر جار ئەو گەنجانەی کە دێن کچ کوڕ دێن مامۆستاچ کتێبێ بخوێنەوە بە حەقەت وەڵامدانەوەی ئەم پرسیارە قورسە لە توانای منانیە لەبەرچی تۆ مرۆڤ پێکهاتێکی دەرونیە من وا ڕێنمای یەکەم ئەڵێم ڕۆڵە گیان تۆ بگەڕێ بە هەموو کتێبەکانە بگەڕێ تەبی بێگومان بابەت زۆرە یعنی ڕشتێک ئێمە بابەتی زۆرمان هەیە لە هەر بواری چیا کۆمەڵێ نووسەرت هەیە کۆمەڵێ دەقت هەیە کۆمەڵێ دەقی خۆماڵیت هەیە کۆمەڵی دەقی وەرجێڕانت هەیە من ئەڵێم ڕۆڵە گیان بڕۆ چ کتێبێ سەرنجت ڕاکێشێ بەرگەکەی ناوەڕۆکەکەی چەند لاپەڕێکی لێ بخوێنەوە زانی چێژی لێوەرەگری دەست بە خوێندنەوەیکە مرۆڤەکان من پێم وایە ناکرێ تۆ کەسێک ڕێنماییان کە بڵێ تۆ ئەمە بخوێنیتەوە ئەو مرۆڤە سیرەکەی خولیای مێژووە لە ناخی خۆیدا واشاکە مێژوو بخوێنێتەوە کەسێککە ڕۆمان کەسێککە گەشە پێدانی مرۆیی کەسێککە حەزی بە زانستە کەسێککە حەزی بە شعرە ئەوە لەسەر حەزی مرۆڤەکان وەستاوە دروست وەک ئەوەی کە چۆن ئێمە چینە چێشتخانەیەک سیرەکەی ڕەنگە 50 جۆرە خواردن هەبێ ئێمە ئەگە 5 کەس بین هەر یەکمان جۆرە خواردنێ داوا دەکەین ئێمە هەر 5مان برسیمانە بەڵام هەر یەکمان دڵمان بەلای خواردنێکی تایبەتەوە دەچێت دروست خوێندنەوەش پەیوەستە بە پێداویستیەکانی ناخی مرۆڤەکە پێویستە بە پەیوەندی بە پێویستیەکانی ئەو مرۆڤەوە هەیە ینی من ڕەنگە حەزم لێ بێ پێی بە مێژوو ببم بۆیە داوای کتێبی مێژووی دەکەم من هەموو جارێ با بڵێن ئەو گەنجانە ڕێنماییەکەم بگەڕێ ڕۆڵە گیان تۆ کام کتێبکە بەدڵتە ئەوە بخوێنیتەوە بی بە ئیمڕۆ بەخواستن بیبە تەبی لێرە کتێب خواستنی شەیە هەم بۆ خوێندکارانی زانکۆ هەمیش بۆ هەموو خوێنەرێک بی بە تا بەیانی ئەگەزانی چێژت لێوەرنەگرت و خوێندنەوەکەی خۆش نەبوو بیهێنە کتێبێکی تر ببە هەموو کتێبێک خوێندنەوەی هەموو کتێبێک بێگومان بێسوود نییە بە بڕوای من هەموو کتێبێک هەموو خوێندنەوەیەک پرۆسێکە بۆ گەشەپێدانی مرۆڤ پرۆسێکە بۆ زیادکردنی معریفەی مرۆڤ پرۆسێکە بۆ پێشخستنی مرۆڤ و بە باڵاکردنی بەرزکردنەوەی هەستی جوانناسی هەستی مرۆڤ دۆستی یعنی بەگشتی خوێندنەوە ئێمە بۆ جەختەکەینە سەر خوێندنەوە بۆ جەختەکەینە سەر ئەوەی کە خوێندنەوە پێویستە ببێتە کللتور لە لای ئێمە چونکە کۆمەلگا بۆ پێشەخە ئاستی تاکەکان بەرزەکاتەوە واکە ڕێژەی تاوان ڕێژەی هەڵا ڕێژەی کەم و کوڕی ڕێژەی شتی چەوت لە کەسایەتی مرۆڤ کەمەکاتەوە لایەنی ئەرێنی لە مرۆڤ بەرزەکاتەوە گرنگجی خوێندنەوە لەم گۆشەنیگایەوە دەست پێ دەکات جگە لەوەی کە گەشە بە بەهرەکانی مرۆڤەدا ینی لە هەموو ڕوێکەوە بە بڕوای من خوێندنەوە گەشە بە ئاستی مرۆڤەدا پێشی دەخا ئاسوودەی دەکایانی ئەو کەسەی کە دەخوێنێتەوە زۆر ئاسوودە دەبێت بەڵێ من کە سەیری فیلمێکی سینەمایی یا فیلمێ درامایە دەکەم لە ڕێی شاشەی تەلەڤیزیۆنەوە چێشم پێ دەبەخشێ ڕەنگە معریفەشم پێ دەبەخشێ بەڵام قوڵترین معریفە و دامەزراوترین معریفە ئەوەیە کە تۆ لە ڕێی خوێندنەوە بەدەستی دێنی زۆر باشە کاکتارێک دەمێ بزانام سوودی کتێب لە ڕووی زمانەوانیەوە چیە تا چەندێک
خوێندنەوەی کتێب وات لێ دەکات کەسێکی ناچەق بی کەسێک بی بتانی بتوانابی لە قسەکردندا زمانەوانی کوردی کاتێک کتێبێکی کوردی دەخوێنیتەوە سوودی لێ ببینیت کاتێک کتێبێکی عەرەبی دەخوێنیتەوە دەوڵەمەند بی لە زمانەکانی تریشدا. ئەم پرسیارە بە دوو لەق جواب بدەمەوە. لقی یەکەمیان بەڕاستی فێربوونی زمان پەیوەندی بە ژینگە و دەوروبەرەکەەوە هەیە. بە بڕوای من خەڵکی شار زمان ئەشێوێنن چونکە بۆ تێکەڵ بە خەڵکی ترە بن زمانێکی تۆزێ دەستکرد و گوشکە بەڵام زمانی پارا و زمانی خەڵکی لادەیە یعنی ئێستا تۆ هەر لە شارەکانی کوردستان دەربچە بچۆرە لادێ سەیرێکی کوردیەکی زۆر پارا و قسە دەکەن تەبعی تا بە قوڵایی کوردستانی شابچی سەیرێکی کوردیەکە پاراوتر دەبێت. هەموو شێوەزارەکان ئەمە هەموو شێوەزارەکان نەگرێتەوە هەر لە لوڕی و بەختیاری و کەڵوڕی تا ئەگاتە هەورامی و کرمانجی خوار و ناوەڕاست و زازاچی هەموو شێوەزارەکان هەرچەندی تۆ بچیتە قوڵایی کوردستان شێوەزارەکە پوختەترە بێ هەرچەند لە شار دوور بکەویتەوە سەیرێکی کوردیەکە پاراوتر و بێچێشەترە بێ. سەبارەت بە پەیوەندی زمان بە خوێندنەوە بەڵێ مرۆڤ تۆ کە قسە دەکەی لە باگراوندێکی معریفیە و قسە دەکەی من وەختێک قسە دەکەم ئەگەر بێت و زانیاریم نەبێ قسەکانم کار و کرج و کاڵە بێ ئەو کاتە من ئەتوانم قسەی پۆخت بکەم قسەی لۆژیکی بکەم قسەی باش و دامەزراو بکەم کە معریفەم هەبێ بێگومان معریفەش لە ڕێی چیەوە بەدەست دێ لە ڕێی خوێندنەوە هەرچەندی مرۆڤ کتێب زیاتر بخوێنێتەوە چاپەمەنی زیاتر بخوێنێتەوە ڕۆژنامە و گۆڤار و معریفەی ئەلکترۆنی زیاتر بخوێنێتەوە بێگومان تەلاری معریفەی بەرزتر دەبێ ئەو کاتکە ئەدوێ لە پاشخانێکی زۆر تۆکمەوە قسە دەکا قسەکانی دامەزرا و پڕە بن لە ئاستێکی زۆر پێشکەوتوودا لە ئاستێکی پڕتوانادا قسە دەکا زمانیش بە بڕوای من ئەوەش گرنگە یعنی پێویستە ئەوەش دەختی لەسەرکەمەوە ئەبێت تۆ نووسەری کوردیزانی باش و کوردیزانی خراپ لێک جیاکەیتەوە وەرجێڕی باش و وەرجێڕی خراپ لێک جیاکەیتەوە مەسەن کۆمەڵی مامۆستا هەن کوردیەکەیان زۆر پاراوە تۆ ئەگەر بابەتی ئەوان بخوێنیتەوە ئاستی زمانەکەت بەرزە بێتەوە بەڵام ئەگەر دەقی خراپ بخوێنیتەوە بێگومان ئاستی زمانەکەت دێتە خوارەوە نەک دێتە خوارەوە باڵین ئێستا شتێکی تر دەبین زۆرجا لە مۆبایلەکانماندا لە گۆگڵ و لە جیهانی ئینتەرنێتدا ماڵپەڕی تایبەت بە کتێب هەیە تایبەت کراوە بە چەند کتێبێکی تێدا و تۆ بە ئارەزوو خۆت کتێبی تێدا دەخوێنیتەوە پێت وایە مۆبایل یاخود ئەو تابلەتی بەدەستی ئێمەوەیە جێگەی کتێبی ئاسایی بگرێتەوە پێت وایە بتوانێت بێتە جێگرەوەیەکی گونجاو بۆ ئەو خوێندنەوەی من بۆ ئەوە ئەمەیە میدیای ئەلکترۆنی تەبە ئەمە میدیای ئەلکترۆنیە یا معریفەی ئەلکترۆنیە ئەمە دێتە پاڵ کتێب ڕۆژ ناکاتەوە ئەمە با بڵین کەناڵێکی ترە بۆ ئەوەی کە خەڵک سوود لە خوێندنەوە وەربگرێ تەکنیک بێگومان ئاسانکاریەکی زۆرەکەم لەناو مۆبایلەکەی خۆتا تۆ ئەتوانی 1000 کتێب داونلۆد بکەیت یەک بە یەک تۆ ئەگەر لەناو ئۆتۆمبیلی شابی ڕەنگە نەتوانی 2 کتێب هەڵگری بۆتە بێتە بارگرانی بەڵام مۆبایلەکە زۆر ئاسانە تۆ لە ڕێوە ڕێگاکە 4 ساعتە بە درێژایی ئەو 4 ساعتە تۆ ئەتوانی کتێبێک 2 کتێب چەندی بتەوێ تۆ بێخوێنیتەوە دەرچوونی میدیای ئەلکترۆنی و معریفەی ئەلکترۆنی بە بڕوای من یارمەتی دەرە بۆ ئەوەی کە ژمارەی خوێنەر زیادکەین ئەمە کەناڵێکی تازەیە نە جێگرەوەی کتێبە نە دژی کتێبیشە بەڵکو تەواوکەری پرۆسەی کتێبە من ڕۆژێکیان لە نێوان دوو شاری کوردستانە هاتو چۆم دەکرد ئەم دیوم پێشمەرگێک دانیشتە بوو ئەم دیوشم خوێندکارێکی زانکۆ هەستم کرد هەردووچان مۆبایلیان بەدەستەوەیە خولیای ئەوەم لا دروست بوو پرسیاریان لێکم لە پێشمەرگەکەم پرسی تەبعی من ئازانم ئەوە لە سەنگەرەوە شتانە وتم تا چه ڕادێک چی لەو مۆبایلە ئەکەی وتی وەڵڵاهی بەس کاتی پێکوژم یاری پێەکەم ئاوا تێگەیشتم کە ئەمە مرۆڤ هەیە مەسەلەن ناتوانێت سوود لە معریفەی ئەلکترۆنی وەرگێ لە خوێندکارەکەی زانکۆم وەرگرت وتی وەڵڵاهی مامۆستا من هەموو سەرچاوەکان راپۆرتەکان هەر شتێکی کە دەیکەم من لە ڕێی ئەم مۆبایلەوە وەریەگرم دەیان سەرچاوم بۆ تۆژینەوەکەی خۆم بەکارهێناوە سوودم لەم مۆبایلە وەرگرتووە لە ڕێی مۆبایلەوە کەواتە پەیوەستە بە کەسایەتی مرۆڤەکەوە تۆ ئەگەر مەبەستت بێ ئەتوانی سوود لە میدیای ئەلکترۆنی و معریفەی ئەلکترۆنی وەرگری بە هەمان شێوە ئەمیان تەواوکەری ئەوی تریانە بە بڕوای من زۆر باشە کاک تاریخ کارەزەیی نووسەر و ڕووناکبیر زۆر سپاس بۆی ڕاستەخۆم لا کەرکووکەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تەواوی زانیارەکانت کاک تارق